کاندیدەکان هەڵبژێران سبەینێ بۆ داهاتوو خەڵک چاوەڕێەوە کە حکوومەتێک دابمەزرێت کە خزمەتی هاوڵاتیان و خزمەتی ئەم نیشتیمانە بکات کە نیشتیمانی کووردە. ئێمەش لە هاوڵاتیان ئەپرسین ئایا ئەگەر حکوومەت سبەینێ دامەزرا حکوومەت تەشکیل بوو ئەم حکوومەتە نوێیە چ پرۆژەیەک بکات بۆ ئەم نیشتمانە بۆ ئەم وڵاتە بۆ ئەم هەرێمە بۆ شارەکان توی هاوڵاتی چ پرۆژەیەک داواکەیت. پرسیاری دووەمان ئەوەیە تا چەندێک بتمانێت بە حکوومەتی نوێ دەبێت کە ئەو پرۆژەی تۆ داوایەکەیت ئەو بە ئەنجامی بگەێنێت لەگەڵمان نابن با ڕای هاوڵاتیان بپرسین. بەنسبەت کارەکانی حکوومەتەوە هەچ کەسەوە هەر هاوڵاتێک لە ئاستی خۆیەوە کۆمەڵێ ئەمەلی هەیە بە حکوومەتەکە کاری بۆ بکە. بەس بەڕای من وەکو هاوڵاتیەک حەسەن بە تەوەقعی من ئەم دەسەڵاتی ئێستا لە حکوومەتە بە حیاتی ئەو کارە ناگا ئەوەی کە من تەبەنایەکەم کە بیکات یەکەم شت کار بکات بۆ 4 ساڵی ئایندەی تر کە مادەم ئەوەنە کە لەم دەسەڵاتی ئێستا باسی تەزویرات دەکرێت باسی دەستکاری دەنگانەکان دەکرێت بۆ ئەم 4 ساڵی ئایندەی کە حکوومەت ئیش لەسەر ئەوە بکە کە بیکا بە دەنگانی ئەلکترۆنی بۆی ئەو هەموو گلەی و گازندەی کە لە حکوومەت ئەکرێ نەکرێ بەس بڕوا ناکەم لەم دەسەڵاتی کە ئێستا هەیە بە حیاتی ئەو کرێ. وەکو هاوڵاتیەک ئەگەر حکوومەتی نوێ تەشکیل بۆ حکوومەتی نوێ دامەزرا تۆ چ پرۆژێک داواکەی لە حکوومەتی نوێ کە بیکات بۆ ئەم شارە بۆم وڵاتە؟ بەڵێ وڵات زیاتر بەلایانی گەنجانە گەنجان بەڕاستی لەم ڕۆژەیە ئێستا هیچ کار و کاسپێک نابینی هەموو گەنجان سەرەکەی هەمووی بێیشن یان ئەوانەی کە خوێندنیان تەواو کردووە ئێستا بۆ نمونە من خۆم یان ئەو کە لەگەڵ مایە خوێندنی تەواو کرد 4 ساڵە لە ماڵەوە بێئیشدانی بەڵێ 4 ساڵە لە ماڵ ساڵە 5 ساڵە تیجارەت دووهەمیان حەقا ئێمە ڕۆژێکی مێژویمان هەبێت بۆ هەڵبژاردن ڕۆژێکمان هەبێت کە خەڵک شانازی بێ بڵێ لەو ڕۆژە ئینتیخابات دەکرێت تا بۆ نمونە لە ئەمریکایە یەکەم سێشەمەی هەموو مانگی 11 ئینتیخاباتە هەموو کەسێ خۆی بۆ حازرەکە لەو ڕۆژە ئینتیخابات کرد با ئێمە لێکۆڵنەوە بکرێت لە پەرلەمانە بڵێن چ مانگێ باشە بۆ ئینتیخابات لە کوردستانە بکرێت چونکە ئێمە دوو ئینتیخابات چمەندایمە لە پێشەوە ئینتیخاباتی پارێزگاکانمان هەیە و ئینتیخاباتی پەرلەمانیشمان هەیە با وا بکرێت کە هەموو 2 ساڵ جارێ بکرێت وی هەچ حیزبێک کە زانی نوشتی هەنە یا سەرکەوتن بێ بە هەوڵ با بۆ کارە باشەکانی خۆی زیاتر بەرەو پێشەوە بچێ ئەوەی کە نوشتی شتێناوە کار بۆ بکە کە خۆی هەستێنێتەوە. وەڵا کار بۆ گەنجان بدۆزێتەوانەیە ئەمە گەنجەکان هەر ئەوەیە وەڵا ئەوە تا خۆمان خریجین تا ئێستا نەمەزراین وەڵا من لە کۆمپانیای شەکەم وەڵا ئەم شارە زۆر پێویستی بەم حکوومەتێک چونکە تا ئێستا هیچ حکوومەتێک ئاوری لە سلێمانی نەیاوەتوانێت هەمووی کەوتۆ دەبینی ململانەی ئەم حیزبانەوانێت. ئەوکو خزمەت گوزاری چی بکا باشە؟ وڵا وەکو خزمەت گوزاریش بەڕاستی وەکو پێویست وڵاتەکەمان بەرەو پێش نییە ینی ئەبینی سیرەکەی زۆر لایەنە ئێمە دواکەوتوینە وڵاتانی تر ینی بەڕاستی ئێمەش هیچمان کەم نییە لەگەڵ وڵاتانی ترا حەزەکەین وەکو گەنجان یان وەکو ئەوەی کە هاوڵاتیەک لە هەموو لایەنەکەوە لە هەموو لایەنی تەندروستی بێ ڕۆشنبیری بیان هەموو لایەنەکان پێشکەوتنی عام هەبێت. وڵا پرۆژە بەس بۆ گەنجان بکە گەنجان دامەزرێنێ متمانەت بۆ حکوومەتە نوێ هەیە کە ئەو داواکاری تۆ بەدی بێنێت؟ بەڵێ وڵا وەکو ئەوەی کە تا ئێستا ینی کارێکی وایان نەکردووە کە متمانە بە خەڵک ینی بەڕاستی متمانە بەدەست بێن بەڵام هیوادارم کە کارێکی وا بکەن کە هەم دڵی خۆیان لەناو دڵی خۆیان و هەروە لەناو دڵی خەڵکی شاجیان جێ خۆیان کەنەوە. هیواداری حکوومەت کارێک بکات ئێواز لە قاپشت بێن لە ماڵەوە کارێکتان بۆ بدۆزێتەوە. زۆر سپاس مەمنون. ئەو پرۆژەی کە منی هاوڵاتی داوای ئەەکەم قەناعەتم پێی نییە چونکە لە بسم الله الرحمن الرحیمەوە میلەت و نیشتیمان ئەفرۆشن و ئەی خەڵەتێنن لەبەر ئەوە قەناعەتم پێی نییە هیچ بکرێت. پندێکی پێشینانی کوردی و عەرەبیمانەیە پەندە کوردیەکەمان ئەڵێ پشیلە دەمی ناگاتە دووک ئەڵێ لای بە سوێرە بەڵام کە نزیک بووە ئەڵێ مڕمیاو. پندێکی عەرەبیشمان هەیە ئەڵێ ئەم چیوەنە بۆ حەسەن و حوسەین نییە بۆ هەلیسەکەیە بەڵام من گەیشتومەتەوە قەناعەتە ئەم چیوەنە بۆ خۆیانە نەبوو ئەم نیشتیمانەیەکەن نەبوو میلەتیشی یەکەن بەڵگەشم پێیە 1990 ئەندام پەرلەمان هەڵبژێراوە ئەمە یەکێک لە فێڵەکانی هەموو حیزبەکان خەڵەتاندنی میلەت بۆ ئەوەی من ئامۆزایەکەم ڕەفیقێکم دۆستێ خۆشەویستێکم خۆی هەڵبژێرێت ئەچم دەنگی ئەدەمێ ئەبێ ئەم حیزبانە ئەگەر ئەیانێ بزان میلەت لیان ڕازیە و ئەو خزمەتەی کردویانە بۆ ئەم میلەتەوە ئەیکەن لیان ڕازیە بە ناوی حیزبەوە خۆیان هەڵبژاردایە نەک بە ناوی ئەوەی خۆی هەموو کوردستان 100 ئەندام پەرلەمانیە بەڵام 1929 ئەنداناوە بۆیە هەموو عەشرەتەکان ئەو برازاکەی ئەو کوڕەکەی ئەو خزمەکەی بچێت دەنگ بات
یەکەم داواکاری تۆ چییە وەکو گەنجێک کە حکوومەت بیکات؟ بیرە لەم گەنجانە بکاتەوە داواکاری ئەم گەنجانە چێ بۆیان بکات ئەو داواکاریانە چی کە گەنج داوایە وەکو تاعیناتە چەند شتێکی لەو بابەتە ئەمجا ئیسپاتیشی ئەەکەم بۆ کامیان بەلایەنی حیزبی و ناتمێت بە قەڕیشی حیزبی بەڵام کامیان ئازای بێت لێرات خزمەتی میلەت دەکەن گەندەڵی هەیە هەموو حیزبەکانی کوردستانی من گەندەڵن لە سێ مەلام پرسیوە ئەمجا هەموو حاکمی کوردستانیش بێن محاسبە بکەن و ئەو خەڵقەش کە ئێستا جوۆی گرتووە ئەوە دوکانێکی موبایل فرۆشە ئەگەر کۆمەڵی خەڵک بچنە موبایل دوکانەوە یەکێکیان 5 موبایل بدزیێ یەکێکیان موبایلێ بدزیێ بە قانون و دادگا هەردووشیان دزن سێ مامۆستاش پرسیارم لێڵێ بەڵێ دزیە ئەمجا ئێمە 29 حیزبی بۆ چیە میلەتی کورد 2.96 ملیارد دینار منحەی حیزبە دزی چۆنە بەوانەڵێن دز بەڵام خۆی منحە وەرەگرێ کامیان دزن و کامیان دزنین من هەمویان بە دز دەزانم با ئەو جەماوەرە لێیان پرسە بزانەوەیان چونکە منحە سەروەتی میلەتەیە منحە چییە؟ بۆ ئەو منحەیە هەموو ساڵێک 4 ساڵ جارێک کۆی ناکەن و بیکەن بە معمەلێ بێن لە ئەحماوەی لای خوورماڵەوە تا عەربەت من 5 معمەلیان بۆ دانیم ئەڵێ معاش دەینێ معاشم ئەداتی سەروەتی میلەت دەفەوتێنێ نە 2 معمەلم بۆ دانێ واریاتم باتێ ببخاتە ئیشەوە حیزبی شیعی و شەیەکیانە بوو کاتی خۆی دەردی کابراوەتی بەڵام ئەمان ئەمڕۆ ئەوە 50 ساڵی بەسەرا چووە ئەوە دووبارە ئەکەنەوە معاشتان بووە بڕینەوە معاش نەبرێتەوە بۆ گەنجەکانم بۆ ئەوانەی تەخەڕوجیان کردووە معمەلێکم بۆ دانێت و بیان خاتە ئیشەوە ئەوانیش بژین و قازانج کە پارەی وڵاتان بە معمەل و مەسانیع کە شت ئەچێتە دەرەوە بەرز ئەبێتەوە 100 دۆلاری ئەمریکی لە زەمانەی زووە 36 دیناری عێراقی و بۆ ئێستا 126,000 دینار بێت لەبەر ئەوەی هەر لە دەرەوەشە توخوا مردن نییە ساحەبی کوردستانی هێشتا ماست و کەرەوپەری لە خەریجەوە بێنین وەڵی مردنیان باشترە هەر 29 حیزبەکە پرسیاری ئەخیرم ئەوەیە متمانت بۆیە ئەم حکوومەتە خۆی چاکات ئەو گلیانەی تۆ چاک بێت نەئەشەم بلامە ئیمانم پێی نییە چونکە بۆ هەمووی ژیرتان پڕکردنە ئیسپاتی یەکەم یەک ئەندام پەرلەمان خۆی هەڵ نەبژا بڵێ ئەوە ئێمە گەندەڵینە هەوتی معاشتان نەدەینێ گەندەڵی 286 گۆڤار و ڕۆژنامە دەرەتی ئەوە تەسویری کە بووم تێگەیشتی بەڵام ئەی بۆ ڕۆژنامەیە دەرناچێت من گەندەڵی نایەڵم لە کوردستانە منحە نەمێنێت هیچ حیزب منحەیە ئێمە جاران حیزبی بووین ئەوە ڕیسپیەکان هەمیان تەنزیمیان کردووە بە دینار و نیو دیناری تەنزیمەکان حیزب ئەچوو بەڕێەوە نەک ئەوە من حیزبم دروست کردووە 200 ملیۆنم بەنێ وەڵا ئەیەم بە حیزبەکەم ئەمە یەکێکە لە دزیە گەورەکانی میلەت غەش و خیانەت لە میلەت ئەمجا ئەی بۆ من داوا ئەەکەم لە هەر 1929 ئەندام پەرلەمانەکەی کوردستان بۆ یەکیان نەیوت ڕۆژنامەیەک دەربچێت هەموو مانگێک دائیرەیەک لە وەزارەتەکان ئاحسای موچە و سەرفی وەزارەتەکەی لەم جەریدا بنووسێ قازانج و ئیسیفادەش چی پەیاکە بینووسێت ئەمە نەهێشتنی گەندەڵیە ئەجا من تۆ هەڵێ ئاها نەوتی دزی ئاها پارەی دزی باشە مێڵە بدزێ بەم شێوەیە ئەم جەریدەیەم بۆ دەرکات هەمومان یەک ڕۆژنامەیەک ئەم ڕۆژنامەیە بچێتە وەزارەت و بە دائیرەکانە بێت دائیرەی ئاوی سلێمانی من خۆم کاتی خۆی لە دائیرەی ئاوی سلێمانی بووم بچێتە لای مدیر موچەی هەموو کارمەندەکانت چەنەیە چەندم بە سلەفی ئیش و کارە دەبێت و چەندەش پارەی ئەو وەرەگریت ئەو سایە لە مناڵێکەوە لە گەنجێکەوە تاپی لە مێردێک ئەزانەیە موچەی کوردستان چۆنە ئێمە زۆر سپاسی تۆکەین لە دوای ناوبڕێکەوە لەگەڵتانین بەردەوامین هەر ناو هاوڵاتیانین ڕایان وەرەگرین سەبارەت بە حکوومەتی نوێ کاتێک کە تەشکیل بوو تۆی هاوڵاتی یەکەم داواکاری چییە کە حکوومەتی نوێ بکات لەگەڵمان نابن